بخوا من هر کاتێک لەگە بەرشتۆنێک گەمەی کردی و قسەم کردیەوە بە جەماعەتم گوتیە بە هەمویان گوتم هەر کەس لێرە چای خوارد پارەی هەمووی عایدی من سڵاو لە خۆتان یاخوا بەخێر بن وەڵاهی 3 بە 2 ریالی ئینشاء الله ريال زيباتو ان شاء الله بله جمهوري الريالي ما حتما درم ريال دباتوا بقوة الشابر شلونش بقوتها والله ان شاء الله دي بينه استأسي الريال باشته يعني برشلونة وشيكا تقريبا بلام كليان قميناك اوش طبعا كاريجري دبي بلام ريال قد سياري زانك نوستا اميدي بيو ديانا بو والله ترسا بأميدين ترسا كمية برشلونة بقوتها براسي اگر امشو ريال بيباتا چی دەکەی چۆن خۆشی خۆ دەردەبا بەخوا من هەر کاتێک لەگە بەرشتۆنێک گەمەی کردی و قسەم کردیەوە بە جەماعەتم گوتیە بە هەمویان گوتم هەر کەس لێرە چای خوارد پارەی هەمووی عایدی من ئەگەر ریال بردی هەموو داوات هەر کەسە لێرە گوتم چای خوارد بزانێت چەند کەس تەمەشاکە گوتم هەمووی عایدی بە قسەم لەگە ساعی بەکەی کردیە یەک چای بە چەندە چای بە 500 ئیمکانێتەکەم هەر ئەوەندەیە ئەگەر ئادەم گۆرن کەبابی بخۆم بەس ئیمکانێتەکەم هەر ئەوەندەیە ممکنە 200-300 نەفەری لێبی ئەگەر ريال بدۆڕێ چه هەستێکی دەبی والله ئەو کوڕە چاکەتە چی هەیە کرای پێوێت چاکەتەکەی دایمە سەر ئەوە کراوەکەی دایمە سەر نوچمە و تێری هەر هێوەڵە خەرە قسەی دەکە کاکە